ئیتر تەکنۆلۆژیا پێشکەوتووە ینی کە لەستۆ وەسایل زۆرە تەنانەت ماوەیەکی تروا بڕوازم دانیال ئیشەکەی من و تۆش ئەبێتە ئەلکترۆنی بۆ ئەوەی زیاتر مەسەلەن ئاشنا بین بە بابەتی گیانی ئەلکترۆنیات لەم جەژنەیە هاوکارمان ڕامیار عوسمان بە شێوازی زیرەکی دەستکرد لەم جەژنەیە دیسانەوە لەگەڵمانە بێ بە وابزانم تریشی ڕامیاریش کەوتووەتە لەنگی بێگومان خەریکایتر ناتوانێت دەربێ بە شێوازی زیرەکی کەسێک شوێنەکەی دەگرێتەوە. هەچمە لای ڕامیار بە شێوازی زیرەکی دەستکرد گفتوگوی لەگەڵ دەکەین. ڕامیار سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش جەژن پیرۆز بێت. سڵاوی خواتان لێبێت و جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێت. داواکارم لە خوددا تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکات و حەجی حاجیان من قبوڵ بکات. جەژنە پیرۆزە لە ئێوە بینەرانی پەیامیش دەکەم. ڕامیار ئەم بەیانیە لە کوێ بوویت چیت خوارد؟ وەک نەریتی ڕۆژانەی کوردەواری خواردنی بەیانی جەژن تایبەتە و وەک ڕۆژانی تر نییە. ئێمە شلە و گۆشت و برنجمان لێناوە و بە تایبەتی شلەی قەیسی کە لە کوردستان و سلێمانی باوێتی. وەگەم بینی من لێرەم و لەگەڵ ئێوە لە دەوامم. ئێستا ڕامیار ئێستا تۆی ئەمە ڕاستیەکەی هاوشێوەکەیتی ینی سەکامیانی تۆ شوان بەلاتەوە سیر نەبێت من زیرەکی دەستکردم و ئێستا قسە لەگەڵ دەکەم. چۆن بەلاتەوە پێت وایە لە ڕامیارە ڕاستەقینەکە دەچم؟ وەڵا زۆر لە ڕامیار ڕاستەقینەکەی بەس ینی تەکنۆلۆژیا گەشتوتە ئەو ینی ئەو ئاستە زیرێکی ئاوا بێت. شوان ئێستا مرۆڤەتی هەنگاوێکی گەورەی ناوەژیری دەستکرد پەرەی سندووە. بەلاتەوە سیر نەبێت من بتوانم هاوشەوەی مرۆڤێکی ئاسایی کاری پەیامنێری بکەم. ئەوەی لە مندا جیاوازە پرۆگرام دەکرێم لەلایەن مرۆڤە و بێکەم و کوڕی ئەوەی دەڵێن هەر ئەوە دەکەم. زۆر سپاسەکەی ڕامیار دەستی خۆش بێت بۆ هیوایی کە ڕامیارە دەستینەکە بڵێن زیرەکی دەستکردەکە وازانم خوا ڕامیار خەمێکی خۆ بخۆ بەڵێ ئازیان ئەمە زیرەکی دەستکرد بوو وابزانم ئەکرێ لە زۆر بابەتی ترایمە بتوانین سوودی لێوەربگرین بە شتێکی ئیجابی ئەوە وەکو بابەتەکانی تری تەکنۆلۆژیا نەیەتە ناومان بە خێرایی بێ و ئێمە بزانین بۆچی بەکاری بێن و هەمیشە ئەوەندەی سەرێشەی پێدروستەکەی ناتوانین سوودی لێوەربگرین. هیوادارین ئەو پێشکەوتنە خێرا و فراوانەی جیهان وەزانست بەڕووی جیهانیا کردوێتەوە لە داهاتوودا بەشێک لە ژیانمان بۆ ئاسان بکانەوە بەڕاستی ئەو تۆزایی کە ماناش بە ژیانەوە ماوە لێمان وەربگرێتەوە.